هاوڵاتیانی عێراق تەنیا نەبوونەتە قوربانی تەقینەوەی بۆمبی چەندرا و ئۆتۆمبیلە بۆمب ڕێژکراوەکان، بەڵکو هەندێک جاریش دەبنە قوربانی ئەو بۆمبانەی کە حکوومەتی عێراق دژ بە دوژمنەکانی بەکاری دەهێنێت. ئێوارەی چوارشەممە لە کاتێکدا بەشێک لە دانیشتوانی شارۆچکەی قائیم بۆ کڕینی پێداویستیەکانیان ڕوویان لە بازار کردبوو. لەلایەن فڕۆکەیەکی جەنگیەوە بازارەکە بردومان کراو، لە ئاکامدا نزیکەی 80 کەس کوژران و زیاتر لە 100 کەسی دیکەش بریندار بوون. هەرچەندە هێشتا ناسنامەی ئەو فڕۆکەیە ئاشکرا نەبووە و نازانرێت سەر بە چ وڵاتێکە و لەکوێوە هاتووە، بەڵام بەشێک لە بەرپرسە سوننەکانی عێراق هێزی ئاسمانی وڵاتەکەیان بە ئەنجامدەری ئەو هێرشە تۆمەتبار دەکەن و دەڵێن بەهەڵە ئەو کارەیان ئەنجام داوە. بردومانەکە کاردانەوەی جیاوازی بەدوای خۆی داهێنا و سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق لە بەیاننامەیەکدا بردومانەکەی بەتاوان لە قەڵەمدا و وێڕای ئیدانەکردنیشی حکوومەتی عێراقی بە بەرپرسیارزانی لە ڕووداوەکە و ڕاشی گەیاند پێویستە حکوومەت لێکۆڵینەوەی بەپەلە بکات لەبارەی ڕاستی ڕووداوەکە و گەرنتیکردنی دووبارە نەبوونەوەی. قەزای قائیم دەکەوێتە سەرسنووری نێوان عێراق و سووریا و سەر بە پارێزگای ئەنبارە. لە کاتی هاتنی داعشەوە بۆ عێراق تا ئێستا ئەو شارۆچکەیە لە ژێردەستی چەکدارانی داعشدایە. هەروەک سەلیم جوبوری لە بەیاننامەکەدا دەڵێت دانیشتوانی قائیم لەو کاتەوە لە ژێرستەم و گەماروی داعشدان، ئێستاش ڕوبەڕووی بردومان دەبنەوە و هێندەی دیکە نەهامەتیەکانیان زیادی کردووە. هەرچەندە قائیم لە ژێردەسەڵەتی ئەنجومەنی پارێزگادانیە کەچی عید عەماش وتەبێژی ئەنجومەنی پارێزگای ئەنبار بێچەند و چۆن عێراق بە ئەنجامدەری بردومانەکە تۆمەتبار دەکات و دەژڵێت بردومانەکە لە کاتێکدا بووە کە خانە نشینکراوان لەو کاتەدا لەناو بازار و سەرقاڵی وەرگرتنی موچەکانیان بوون. هاوکات جۆن دووریان وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش دووپاتی کردەوە. لەو ساتەدا هیچ فڕۆکەیەکیان لەو ناوچەیەدا بردومانی نەکردووە، بەڵام تا ئێستا وەزارەتی بەرگری و هێزی ئاسمانی عێراق هیچ ڕوونکردنەوەیەکیان لەو بارەیەوە نەداوە. ئەما یەکەم جارنیە لە بردومانی هەڵەدا هاوڵاتیانی مەدەنی دەکرێنە قوربانی. ڕۆژی 21 ئۆکتۆبەریش مەزارگەیەکی شیعەکان لە داقوق لەلایەن فڕۆکەیەکی نەنەسراوەوە بردومان کراو. لە ئەنجامدا 14 ژن کوژران و زیاتر لە 140 کەسی دیکەش بەرهێندار بوون کە تا ئێستاش بۆ کەسوکاری قوربانیەکان و بەرپرسانی ئەو شارۆچکەیە ڕوون نییە ئەو فڕۆکەیە لەکوێوە هاتووە و سەر بە چه وڵاتێک بووە.